بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خواتان لەبێ خۆشەویستان. خۆ بە خۆشحاڵ دەزانم کە لەم شەوە پیرۆزانی مانگی ڕەمەزاندا و هەر لە سەرەتای ڕەمەزانەوە تا کۆتا پرۆگرامی شەوانی سینگەوهەر توانیمان بە یارمەتی هاوکارانمان کۆمەڵێک بابەتی گرنگتان پێشکەش بکەین لە شەوانی سینگەوهەرەوە. ئومێد دەکەین کە هەمویان جێ سوود و ڕەزامەندی ئێوە بێ. ئەم شەویش وەزم کاک دانایترە کۆتا شەومانە لە سبینی و خۆمان ئاماداکەین بۆ جەژن و دوایش بۆ پایان بەڵێ خۆمان خۆشحاڵە زانین ئیشاءالله بتوانین کە ئەم شەویش ئەو تەوەری کە هەمانە پێشکەش بەوی بکەن و ئێوە بتوانن هاونشین بن لەگەڵ تەوەرەکەماندا کۆمەڵێک گفتگۆ دەکەین لەگەڵ دوو مامۆستای بەڕێزا کە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان میوانن کاتەمە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوی خواتان لەبێت ئەزیزان و خۆشەویستانی پرۆگرامی سیگەوهەر. خۆشحاڵین خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشین لە خزمەت ئێوەیە، بەڵام زۆر ناخۆشحاڵین کە مانگی پیرۆزی ڕەمەزان بەڕاستی ئەو مانگە پڕ خێر و فەڕ و بەرەکەتە بەجێمانە هەڵێ کۆتا بەرنامەی سیگەوهەر لەگەڵ خوشکی بەڕێزم هۆنیاخان لەگەڵ هاوکارانمان لە پشتی کامێرە و ژووری کۆنتترۆلی پەخش پێشکەش دەکەین. بێگومان ئەم شەویش دوو میوانی ئازیز و بەڕێز و خۆشەویست لە ستودیۆی سیگەوهەر میوانوانن. ئەوانیش هەرێک دەبەڕێزان مامۆستا شێخ بەهادین سیراجەدین، مامۆستای ئاینی، هەروەها مامۆستا ئارامی شەیدان کە بەڕێزیان قورئان خوێنن. بێگومان ئەم شەو تەوەرەی بەرنامەکەمان جگە لەوەی کە لە خزمەت جەنابی مامۆستایە باس لە ئەو عیبادەتانەکەین کە لە ڕەمەزانە کردومانن، دوای ڕەمەزانیش ئەمیان زەمانی دوای ڕەمەزان زیاتر وەکو بڵێ بەخەمیانەوە بین و بیکەین و بەردەوام بین، نەک ئەوەی ئەوترێ کەسێکی ڕەمەزانی بین بەڵکو کەسێکی ڕەبانی بین. بێگومان مامۆستا ئارامیش جارجار لەگەڵمان بەشداریە بێ، هەم بە قورئانی پیرۆز هەم بە مناجات لە خزمەتیا بین. مامۆستا شێخ بەهادینی خوا بەخێر بیت. بەخێر بێ مامۆستا ئارام جەنابیش بەخێر بیت. سپاسی جەنابتان ئەکەم هەردووشان بەڕێزان. خوا بەخێر بن. مامۆستا شێخ بەهادین معلومی جەنابتە ئەم شەو کۆتا شەوی مانگی پیرۆزی ڕەمەزانە. سواز بخوا ئەم ساڵ سی ڕۆژی تاومان لە مانگی پیرۆزی ڕەمەزان گرت ئەلحەمدولیلا. کۆمەڵێک عیبادەتمان کرد هەر لە سەرەتاوە تا کۆتایی، هەم لە نوێژەکان بە جەماعەت بە زۆری، لە تەراوێح، لە قورئان خوێندن، لە خێر و لە چاکە، لە شەوانی قەدرمانەوە. چۆن وا بکەین ئەم عیبادەتانە لە دوای ڕەمەزانیش وەکو بڵی ئەو نەشەحن بوو مێتینەوە بەرگە بگرێ بۆ ئەمیان زەمانی تا ئەگەینەوە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەگەر خوا دەرفەت بە بەردەوام بین لەسەر عیبادەتەکان إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دەستخۆشی لە جەنابتان و لە بەرنامەکەتان و ستافی بەرنامەکە ئەەکەم و ئەم دەرفەتەش بۆ ئێمە بەڕاستی دەرفەتێکی زێڕینە کە لە خزمەت ئێوەی بەڕێز و بینەرانی ئازیز لەم بۆنەیە کەیترە ما ئەخیر شەوی مانگی ڕەمەزان و مانگی ڕەمەزان خواحافیزیمان لێ ئەکا، میوانێکی ئازیز، میوانێکی خۆشەویست، میوانێک کە ناتوانین وەکو بڵێ ئێمە وەسفی بکەین، باسی گەورەی ئەم مانگە بکەین. ئەم مانگە کە مانگی قورئانە، ئەم مانگە کە مانگی ڕەحمەت و مەغفیرەت و لێخۆشبوونە، وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە. ئەوەڵەکەی ڕەحمەتە و لە ناوەڕاستەکەی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی مەغفیرەتە و ئەخیرەکەشی ڕزگاربوونمانە لە ئاگری جەهەنەم بۆ ئەو کەسانەی کە ئەم مانگی ڕەمەزانەیان بە جوانی پێشوازی کردووە، بە جوانی بەڕێیان کرد و ڕێزیان لەم مانگە نا. فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرن لەبارەی مانگی ڕەمەزانەوە. خوای تەبارەک وتەعالاش لە قورئانی پیرۆزە باسی مانگی ڕەمەزانەکە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. مانگی ڕەمەزان خۆی بۆ خۆی خوای گەورە کەواجبی کردووە لەسەر ئێمە و ئومەتانی پێشووتریش، هەر بۆ ئەوەیە مەسلحەتی خۆمانی تایە بۆی ئێمە بگەینە پلەی تەقوا. پلەی تەقواش دیارە تەقوا پێناسەی زۆری هەیە، لەما زۆریان پێناسە کردووە. ئێمە ناگەینە ئەم پلەی تەقوایە، ناگەینە پلەی لێخۆشبوون هەتاوەکو بە ناڕەحەتیەکان تێنەپەڕێنین، بە ناڕەحەتیان نەڕۆین. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە
حفت الجنة بالمكاره وحفت النار بالشهوات. مانجی ڕەمەزان گەورەیەکەی لەوایە کە مانجی قورئانش بەرنامەی ژیانی ئادەمی زادە. بەچی ئەگەینە تەقوا ئێمە ئەو برسێتی و تیونیەتی و ماندوو بوون و شەکەت بوونەی کە ئێمە لە سەرەتای مانجی ڕەمەزان و خۆڵمان لێ هەڵماڵی و دەستمان پێ کردووە، واز لە خەوەیەنی، واز لە خواردن و شتە خۆش و بەلەزەتەکانە یەنی لەبەر خاتی خوا بە ڕۆژوو ئەبی تین و ئەبی ئەم ناڕەحەتیانە کە من هەمومان ئەم بینی ومانە و ئەیبینین ئەوەوەمان لێکا کە ئەگەینە ئەو پلەی تەقوایە کە ئەم تەقوایە دەست هەموو کەسێک ناکەوێ خوای گەورەدا بە کەسانێک کە هەوڵ بدەن خوا لە خۆیان ڕازی بکەن. لە ڕاستیە مانگی ڕەمەزان کە خوای گەورە ئەم مانگە پیرۆزەی کردووە شەهر ڕەمەضان الذی ئونزیل فیه القورئان، قورئانەکەش هەروە هودەن للناس، ڕێنمایی خەڵک. ئێمە لەم مانگی ڕەمەزانەیە کە مانگی ڕەحمەتە و مانگی بەزەیە هەوڵمان داوە توێشومان خستووە لەگە خۆمانە لە قورئان خوێندن، لە خێر و خێرات، لە سیلەی ڕەحم و بەجێهێنانی سیلەی ڕەحم بەدەمەوە چوونی خەڵک. هەندێک جار ئێمە عولەمای سەلەفی ساڵحی ئێمە ڕەمەزان ئەها وازیان لە هەموو شتێکی دنیایە هێنا، خۆیان یەکلاییە کردو بۆ عیبادەت، خۆیان یەکلاییە کردووە لە خزمەتی قورئانە بوو، چونکە ئەزانن ئەمە ئەنگێنێتە پلەیەک ڕەزامەنی خوای تا دەستکەوێ، بە ئاسانی دەست ناکەوێ، چونکە وەکو عەرزم کردم فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بەهەشت بە ناخۆشی دەور دراوە، ئەبێ تۆ برسی و بێ، ئەبێ تینو بێ، ئەبێ ناڕەحەت بێ، ئەبێ هیلاک ببی، ئەبێ تووشی ئێش و ئازار ببی، ئەنجا بەهەشت دەزەکەوێ، بەڵام بە سەبرگرتن. ڕەمەزانیش مانگی سەبرە، وەک مانگی قورئانە مانگی سەبرە، قوتابخانەیەکە ئەبێ ئەم مانگی ڕەمەزانە ئەم 30 ڕۆژە ئێمە کە چوونەتە مزگەوت گوێمان لە قورئان گرتووە، قورئانمان خوێندووە و مەوعیزە دراوە بە گوێمانە و بەشداریمان کردووە لە مەراسیمی تەراویح و شەو نوێژ و مانەوەمان لە مزگەوتە، ئەبێ ئەم قوتابخانەیە فێری کۆمەڵەشتێکی کردبین کە لە پێش مانگی ڕەمەزانە لەوانەیە بۆمان نەکرابێ، ئەبێ فێری ئەوەشی کردبین دوای ئەوەی ئەم قوتابخانەیە خوا حافیزیمان لێکا بە جێمانە هێڵێ، بە دوای خۆی ئاسەوارێکی جێهێڵا بێ کە جیاواز بین لە مانگەکانی پێشووتر و لەگەڵ مانگەکانی داهاتووشە ئێمە دەستەملان بوو بین. ئەم ڕەمەزانە وای لێکردبین بتوانین لە دوای مانگی ڕەمەزان ئەو ڕێگەیەمان لێ تێک نەچێ، چونکە لە مانگی ڕەمەزانە خەڵکێک هەیە لەو پێشە لەوانەیە زۆر نەچووبێتە مزگەوت، لەوانەیە خەڵکانێک هەبن لە خوشکان بە تایبەتی باڵاپۆش نەبوو بن، لە مانگی ڕەمەزانەیە لە دەرگای ڕەحم و بەزەی خۆیان داوە، خوای گەورەش دەرگای تەوبەی دانەخستووە، دەرگای هەمیشە کراوەیە، ئەم مانگە خۆی پۆشتە کردوتەوە، دەستی کردۆ بە قورئان خوێندن، لە خزمەتی قورئانە بووە. دوای مانگی ڕەمەزان ئەبێت لەوە فێر بوو بین، دوای مانگی ڕەمەزان نەچینەوە سەر ئەو ڕێگەی پێشوو، ئەو ڕچەی پێشوو کرد لەوە پێشتر ئێمە لەسەری بووین وازمان لێ هێنابێ. لەگەڵ قورئان خوێندنەکەیە دەستەملان بوو بین، فێری ئەوە بوو بین ئەم قورئانە کەلامی خوایە، ناردوێتی خوارەوە بۆ سەر دڵ و دەرونی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئێستش بەرنامەی ژیانی ئێمەیە، ئەبێ هەمیشە ئەم نامە خوایە لە بەرچاومان بێ. وەلیلله مەثەل الأعلا، ئەگەر تەماشا بکەیت تۆ کەسێکی ئازیز و خۆشەویستت نامەیەکت بۆ ئەنێرێ، ئەم نامەیە هەڵەگریە شوێنە کافڕەی نادەی، هەڵیەگریەتی فازی پێوەکەی مەکتەبەتە بێخیتە ناو مەکتەبەکەوە، بەیناوبینێک لەوانەیە تەماشایەکی بکەیت بزانی داوای چی لێ کردووی، ئەبێت تۆ چ کارێک بکەیت لە بەم نامەیە. ئەم نامەی خوایەش ناردوێتی بۆ ئێمە کە لە مانگی ڕەمەزان مانگی قورئانە، ئەبێ ئێمە بەپێ ئەو قورئانە کارکەین و ئەو عیبادەتانەشی کە ئەیکەین لەو پێشتریش کردومانە فێری ئەوەی کردبین، کەیتر جارێکی ئێمە سستی ڕوومان تێنەکا، گەرم و گوڕمانکە، بتوانین لە شەو نوێژە بەردەوام بین، وەکو حەزەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕووی کردە عەبدوڵای کوڕی حەزەتی عومەر کە جا حکمت لەوایە و ئەو حکمەتەی کە خوای گەورە داوایەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ادعو إلى ربك بالحكمة والموعظة الحسنة، ئێمە ئەبێ فێری ئەوە بوو بین. ڕووی کردە عەبدوڵای کوڕی حەزەتی عومەر فەرمووی لا تكن مثل فلان كان يقوم الليل فتركه، واز لە وەکو فلانە کەس نەبی، ئەها فلانە کەس شەو نوێژیە کرد، وازی لێهێنا،
تۆ وەکو ئەو نەبی. یعنی ئەم کەلیمەیە عەبدوڵای کوڕی حەزرەت عومەر فەرمێ وای لێ کردم هەتا ماوم هەتا مردم وازم لە شەو نوێژ نەهێنا. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم نەیوت شەو نوێژکە، وتی وەکو فڵانە کەس نەبی. شەو نوێژێ کرد وازی لێنا. ئێمەش ڕەمەزانە بە فێری ئەوەی کردبین، ئەبێ فێری ئەوەی کردبین ئەمەی لە ڕەمەزانە کردومانە ئیتر جارێکیکە سارد نەبینەوە لێ، کەم تەرخەمی لێ نەکەین. چونکە ڕەمەزان فێری سەبری کردین، فێری خێر و خێراتی کردین، فێری ڕۆژووی کردینێ دەستەملان لەگەڵ ئەهلی مزگەوت و ناو مزگەوتا بۆ نوێژی تەراویح، بۆ نوێژە جەماعەتەکان، بۆ فەرزەکان لە کاتێکە لە پێش خەڵکی ترەوە ئەڕۆشتین. ئێوارە ئیفتارەکان کە زۆربەی زۆری مسلمانان حەزیان بۆ ئێوارە ئیفتارێکیان سازەکرد لە شوێنێکە لە مزگەوتێکە، یا تۆ خۆت بۆ خۆت تەماشا دەکەن مناڵەکان ئێوارە هەمویان لەسەر سفرەکە کۆ ئەبوون لە پێش ڕەمەزان زۆربەی زۆری ماڵەکان هەمووی تەفرەخە دانیشن بۆ ناخواردن، ئەمیان حازر نیە ئەو حازر نیە ئەو نهاتێتەوە. بەڵام لە مانگی ڕەمەزانە هێشتا ماوێتی بۆ بانگ هەمویان لەسەر سفرەیە کۆ بوونەتەوە بە یەکەوە ڕۆژۆکە شتێنن. ئەگەر مناڵە دێنەبانیەکە ڕۆڵە وەرە بانیە وەرە ڕۆژۆکە بشتێنە، هەموو بە یەکەوە دانیشە کە ئەمە بۆ خۆی بەرەکەتە. دوای ڕەمەزان ئێمە ئەمانە هەمویان وەکو بڵێ لە دەست دەدەین کە ئەمەمان لە دەستدا، یعنی ئەمە دەرسمان لە ڕەمەزان وەرنەگرتووە. هەموو هەڵوێستێکی ئینسانیش ئەبێ عیبرەتێک وەربگرێ لە قسەیەک، لە ڕێنماییەک، لە ئامۆژگاریەک، قسەیەک لە کەناڵێکەوە، قسەیەک لە مامۆستایەکەوە. پیاوێک هەبوو وەکو نمونە ئەرزیەوەی بەڕێزیەکەم، عیبرەت وەرگرتن زۆر مهمە ئینسان لە شتێکەوە دەرس وەربگرێ. پیاوێک بۆ یو ڕەمەزان بوو، قژێکی درێژی و پرچی هەبوو، دەروێژ بوو. وتی لە منتیقە و سنوورەکەی خۆمانە لە ناو شاری سلێمانیە بە ڕۆژوو نەبووم، برسیشم بوو لە ڕووم لە هانام خۆم خەڵک ئەم ناسێ هەڵگەم بینێ، تەمەنێک چیە بوو لە دەوری 45-50 ئەبوو ئەو کاتە. وتی هەسام چوون بەرەو ژوورتر ڕۆشتم بە ئەو دەوری ئەسحابەسپێ کەس نام ناسێ. وتی لەوێ پەردەی مەتعەمێکم لاوە بچم نان بخۆم. وتی کابرای شاگردەکەیە کە مەتعەمەکەیە هەرکامێک جیاوتی فەرموو دەروێش تی وەکو بەردێک بن بە لوتما گەڕامەوە دوا و دوایت مەڵاوە بە دوای برادەرێکما گەڕام. وتم بزانم لێرە نییە سوێنی خواوتی تا مردن تر ڕۆژوم نەخوارد. یعنی قسەی ئەو پیاوە بوو بەدەست بووی. دەی ئێمە لە مانگی ڕەمەزانە ئەبێت چەند نەها شتمان بینی بێ. خەڵکێک ئەبینی لەوە پێشتر دوورە لە مزگەوت، نهاتوتە مزگەوت، نوێژی نەکردووە. بەڵام ئەمساڵ خوا هیدایەتی داوە بۆ بە ڕەفیقی من لە دوای مامۆستاوە نوێژەکە. یەک نوێژی دوا ناخە بۆ تەراویحەکان بە گەرموگوڕیەت. ئەبێ ئەم دەرسەکە تۆ وەرەگرتووە چ چێژێک وەرگرتووە چ سوودێک وەرگرتووە واد لێم کا لە دوای ڕەمەزان ئیتر ئەو چێژە هەر لە مابێتەوە لە ناو دەبوو دەرون تا و لەزەتێکە لێبینی بێت. سەلامت مامۆستا خۆشحاڵ بین بە ئامادەبوونت. پێمان خۆشە دەستپێک هەندێک لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنی دواتر دێنە لای بەڕست و گفتوگۆ بکەین. مامۆستا شۆزام ئەم پەتایی گرتووە قڕگوشتی مامۆستا هەموومان گرتووەمانە. جا تۆیش پێینیە منیشم پێڕوا خوشکە گەورە. ئەڵە جارێکیان قاڵاو باورامی پێڵەن قاڵاو خۆی قەلە ڕەشەویستی وەکو کەو بخوێنەوەی خۆی شێزانی بیری چووەوە. ئەترسم منیش وام لێ بێ ئینشەڵا بە بەرەکەتی دوعاکانی مامۆستا شێخ بەهادی ئینشەڵا باش ئەبین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن أصحاب الجنة اليوم في شغل فاكهون هم وأزواجهم في ظلال على الأرائك متكئون لهم فيها فاكهة ولهم ما يدعون سلام قولا من رب رحيم.
لهم فيها فاكهة ولهم ما يدعون سلام قولا من رب رحيم سلام قولا من رب رحيم وامتازوا اليوم أيها المجرمون ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين وأن اعبدوني هذا صراط مستقيم ولقد أضل منكم جبلا كثيرا أفلم تكونوا تعقلون هذه جهنم التي كنتم توعدون صدق الله العظيم. جزاك الله. دست خوش بخوام مصريان. الحمد لله. هذا توصي بيوي ديار بو بس. توزيك. بس سواز بخواب. ما مصاوى مدرسة مصري بو. أما سرتا بيات دسمان فيكرد بتقليدي مامۆسای قورآن خوێنی گەورەی ئومەی ئیسلامی شێخ محەممەد صدیق منشاوی ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت طبقەی میسری بوو بەڵێ ئەمە جۆری خوێندنەوەی میسریە. مامۆستا خۆت بەوەیان مرتاحتری یادا قارئێکە هەڵبژاردووە یان جۆرێک لە خوێندنەوەت هەڵبژاردووە لەگەڵ ڕتمی دەنگی بەڕێستانە بوونجێ؟ ئەم قسەیەکەم هەرچەند قسەیەکی بازاری نەبێ بەڵام حەقیقەتە. زۆر معجبی منشاویم با بڵێن هەر لە سەرەتای مناڵی و مەکتەب و ئەوانەوە کە گوێمان لە دەنگێ بوو بەڵام ئەلحەمدولایە وەشکر 15 جزئی قورئان لەسەر سەوتیان پیاوە لەبەر کرد لە نەوەتەکانە لەسەر کاسێت بە تەجیلی سانکی و ڕۆژێکیان ڕسمێکیم دەستکەوت بوو بردمەوە بۆ ماڵەوە هەر دڵم خۆش ئەبوو یانی خۆ من بینایم نییە بڵێن بیبینم بەڵام خوا وای پیشانی ئەیام کام پیاوە لێوی ئەستورە لە وتنیشتا فعلەن پیشانی خێزانمدا بە خێزانی بەڕێزم وتم ئەمەش ڕسمی شێخ محەممەد صدیق منشاوی تۆ سەیری کرد وتی شتێکی پێ بڵێم دڵخۆشەوی وتم فەرمی وتی وەڵڵاهی برۆتان و لوتان ڕێک لە یەکەچێ وتی جیاوازیتان نیە وتی لوتان و برۆتان ئەڵێ لە یەکدا یەک بوون وتی باس وتی ئەو دەمولیی ئەستورە لە میسری ئەچێ گیناوتی برۆتان و لوتان لە یەکەچێ ئەتر ئەلحەمدوللا کە چەندێکیانی لە ئیمامەت و لە خوێندنی حەفەلات و ئەوانە خوێند بێتم سپاس بۆخوا ینی خەڵکانێک زانیوتی کە تەقلیدی منشاویەکەم معجبمە سەوتی ئەو لەوا خۆم بینیوەتەوە زیاتر هەم شەحات هەم عەبدولباستیشمان هەیە کێکێکن لە باڵێن قوڕاء زۆر زۆر گەورە و بەناوبانگەکانی میسر لەگەڵ ئەوانە چۆنی گوێگرتن لەوانیان حەزە بە دەنگیان وەڵڵاهی ئەگەر شتێک جایز بێ بیڵێم نازانم یعنی عەبدولباست و منشاوی ئەوەندە منەتیان بەسەرمەوەیە یعنی ئەگەر بڵێم
فاتحة أخوانم بۆ الشيخ محمد صديق من شاي عبد الباسط بۆ باپیری من أخوانم ناحقم مەگرن چونکم بەڕاستی ینی ئەوەی کە منی هێنایە پێشەوە یعنی سەوتە عەظیمەکە ئەو نورە مبینە گەورەکە لە قورگی ئەو پیاوە دەرئەچێت یعنی کاریگەری لەسەر دڵت هەیە. شێخ عەبدولباسیتیشی هیچی لەو کەمتر نییە، بەڵام زیاتر توانی بێتم خۆم ببینمەوە لە دەنگی شێخ منشاویە کەس هەر کەس هەرچەندە 100% ناتوانانی کەس بڵێ من ئەو کەسم، بەڵام زیاتر لەوە خۆم بینیوەتەوە. خۆش مامسا بێم وەلای بەڕێستان بێگومان خی گەورە کاتێک ڕەمەزانمان بۆ ئەنێرێ ماوەیەکی دیاریکراوە لە ساڵەکە ئێمە 30 ڕۆژبان هەیە. زۆر کەسەڵەیە ئەگەر من حەزەکەم ڕەمەزان بەردەوام بووە، بەڵام بێگومان حکمەتی تیا کە خی گەورە بەم شێوازە دایناوە، چونکە ڕەنگە ئینسان ناتوانێت ئەو بارە هەڵبگرێت. مەسەلەکە لێرە ئەوەیە ئەگەر ئێمە نەمانتوانی هەموو عیبادەتانی ڕەمەزان بکەین، چۆن بتوانین هیچ نەبێت کەمێک لەو عیبادەتانی لە ڕەمەزان کردومانە بەردەوام بین لەسەری یاخود دانەبڕین لێ. لە ڕاستیە هەر فەرزێک هەر تەکلیفێک کە خی پەروەردگار لە بەندەکانی خۆی کردووە هەمووی خی گەورە خۆی علمی هەیە و بە پێی وسعەتی ئینسانەکەی و ئێمە چەندمان پێ هەڵئەگیرێ. قورئان نافەرمێ ئینا عەرەضنا الأمانة على السماوات والأرض فأبين أن يحملنها. ئێمە خی پەروەردگار خالقمانە و ئەو دروستکەری ئێمەیە، تاقە و توانای ئێمەش خی پەروەردگار خۆی علمی پێ هەیە. کردوتنی بەنەناسەر خوایە. بەڵێ بەنەناسەر خوایە. ئەگەر لەوە زیاتر بواە لە سەرمان لەوانەیە تاقە و توانامان نەبووە و بەرگەمان نەگرتایە و ئەمان و ناتوانین، چونکە زۆرێک لە خەڵکی لە مانگی ڕەمەزانە نیشاتێکی هەیە، بەڵام لەو لاشەوە لە کۆمەڵشتێکی تر دائبڕێ، لەوانەیە بنم لە کەسابەت دابڕێ، زۆر نتوانێت وەکو پێویست بڕوا بدەم ئیش و کار و کەسابەتەکەی خۆیەوە. هەتا ئێمە هەمومان دیقەتی ئەوە دێن زۆربەی زۆری بڵێ دەوائیرەکانیش هەندێک جار تەخفیفی دەوامەکەیان بۆکەن. ئەگەر بارێکی ئەوە قورجەسەما ساڵەکە زۆرتر بواە بۆمان ناکرا، تاقە و توانامان نەبوو، بەڵام خی پەروەردگار ویستی وایە بەرامبەر بە بەندەکانی ئەم تەکلیفی خۆ سەرشانی ئێمە یەکەمیان ئێمە باسمان کرد ڕەمەزان خی گەورە کە فەرموویەتی لەعەلەکم تەتەقون، نوێژی لەسەر ئێمە واجب کردووە، خۆخوای گەورە پێویستی بەم عیبادەت و هینانەی ئێمە نییە، نوێژی لەسەر واجب کردوین خی تەبارەتەعالا فەرمێ ئینە سەلاتە تەنها عەنی الفەحشاء والمونکەر. خۆ من و تۆ کە نوێژەکەی دیقەت بووە ئەو کەسەی کە نوێژەکە نوێژێکی جوان دروست ئەو نوێژەی کە خوا داوای کردو نوێژەکە ببیگەڕێتەوە لە خراپە، ئەبێ لە هەڵوێستی ناشنی بیگەڕێتەوە، ئەبێ جیاواز بێ لە خەڵکی تر. بخوای بۆیە نوێژی لەسەری مەواجب کردو لە کۆمەڵیش مانگەڕێتەوە. وەرە تەماشا بکە حەجی لەسەر داناوین لە حەجا ئەو کەسی کە ئەچێ بۆ حەج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج، هەر لە حەجەکە تەماشا مەکە. وەختی خۆی باو باپیرانی ئێمە ئەگەر ئێمە دیقەت بغەین لە هەڵس و کەوتی باو باپیرانمان ئەوەندە لە دین تێگەشتون شارەزابوون، هەندێک شت هەیە کردووە مەسەلەن بە نمونە کابرا کەچوو بۆ حەج و ئاهاتەوە کەشیەکی بەستە پشتی، ئەم کەشیە بۆچی بوو؟ خۆ ئەمە ئەوە دەلالەت دەوەنی هەر کەسێک کەشی لە پشتاوی حاجی بێ، دەلالەتەکە لەوە بوو بۆ ئەوەی تۆ ئەم کەشیە وا لێ بکەیتە شەرم بگرێ بڵێ من سەفەری ئەو شوێنە پیرۆزەم کردووە ئەم ڕوکنە گەورەیەم بەجێ هێناوە با ئەمە ببێتە شتێک بۆ من کە ئیتر هەموو جارە بیرم بێنێتەوە. وەکو حەزەتی عومەر کە فەرموو سەیری ئاوێنەیە کرد، کابرایەکی گرتبوو خزمەتکارێکی لە بەدەستیایی و هەموو ڕۆژێک وەرە 3 کەڕەت مردنم بێرخەرەوە. پاش بینێک ڕۆژە لە ئاوێنە سەیری خۆی کرد تاڵە ڕینچەکانی بینی بەعزەیشپی بووی کابرای ئازاد کوتی تۆ بڕۆ ئازاد. وتی قوربان بۆچی بڕۆم پێی ناخۆش بوو چونکە لە خزمەت ئەو پیاوە بمێنێتەوە. وتی ئیتر شاهێد لە خۆما دروست بووە هەموو ڕۆژەیە بۆ لام پێمەڵێ ئەم تاڵەش ڕینچەسمێتە پێمەڵێ عومەر تۆ بەرەو مردن ئەڕۆی. ئەم کەشیە کردوێتێ پشتی بۆ ئەوەیە ئیتر شەرم بکە هەندێک شت هەیە نەیکا بڵێن تۆ حاجیت لە ئەخلاقیا لە بازاڕ لە مەعاملەی هەموو شتەکانی بگۆڕانی بەسەرابێ. خی تەبارەک و تەعالا وەرە تەماشا بکە زەکات، زەکاتی لەسەر ئێمە فەرز کردووە بۆ ئەو کەسانی کە ئیمکانیەتیان هەیە. زەکات فێر دەکا لە ڕەزیلی دوورە دەخاتەوە، دایم دەست لە گیرفان تابێ دەست لە گیرفان تابێ. من خەڵکێکە ناسم ئێستا 24 ساعتی خواتر وا ڕاهاتەوە دایم دەستی لە گیرفانیایەتی چاڕوانی هەر لەگا بە هەر کەسە شتێکی هاتی
فێر بووە ئەم زەکاتەوە لێکاجە شێخ متەوەلی شەعراوی لەسەر بابی زەکات با زەکا ئێمە هەندێک جار هەیە ئەم عیبادەتانە ئەبێ ئاوا لی تێ بگەین ئەفەرمێ زەکات کە خوای گەورە واجبی کردووە لەسەر بەندەکانی ئەوەی کە هەیەتی نمونە بەوەیە نێتەوە ماڵ پاکەکاتەوە پیامبەر صلی الله علیه و سلم وما باز ناکە قورئان باسی ناکە ئەڵێ تیمساح حیوانێکی گۆشتخۆرە کاتێک کە حیوانێک گرێ لە قەراغی ئەم ئاو حیوانەکە ئەخوا دوایی کە یێتە دەرەوەی ئاوەکە دەمی ئاوە ئەکاتەوە خوا تەیرێکی بۆ مسەخەر کردووە دەنووکی درێژە ئەچێتە ناو دەمی ئەم تیمساحە خۆ گۆشتی پەلەوریش دایم لای حیوانات خۆشترە دەمی ئاوە ئەکات و دەم داناخە یەک بە یەک ئەم دانانەیە ئاژنێت چی گۆشت لە بینی دانەکانە دەریێنی بۆی دانەکان نەڕزی بۆی ئەم دانانەوەکو خۆی بمێنێتەوە ئەفەرمێ زەکات ئەو ماڵت ئاوا بۆ پاگەکاتەوە لە ژەنگ و ژار لە سووتان هیچی لێ نایە ئەی پیاوچاکانی ئێمەڵێ هیوان هەبووە لە قەیسەریەکە دوکانی هەبووە وتوانە وڵات دوکانەکە سوتا قەیسەریەکە سوتاوتی ماڵی من ناسووتێ چۆن ناسووتێ کەوتێ چون تەماشاکان وەکو ئاگر بڕ بۆی کراوی نەکەین نووستا من زەکاتی لێ دەرەکەم ئەنی خۆی گەورە ئەم شتانی لەسەر ئێمە واجب کردووە بۆ ئەوەی هەمووی پێمانەوە دیار بێ ئێستا ئێمەی مامۆستا مێزەرێکمان بەسەرەوەی و جلەکانمان جیاوازە لە جلی خەڵکی تر خۆ ئەمە خەڵک گەورە ناکە ئەمە پەردەیەکە و بڵێ حیجابێکە بڵێ ئەمە بەڵگەیەکە بۆی من شەرم لەم جلەی خۆم کەم هەندێک شت هەیە نەیکەم هەندێک قسە هەیە نەیکەم هەندێک شوێن هەیە بۆی نەڕۆم جیاوازیەکمە بێ لەگە خەڵکی کاژ و کاڵێ فڵانە کەس مێزەری بەسەرەوەی قورئان خوێنێک ئەبێ جیاواز بێ لەگە خەڵکی ترە بۆیە خۆی تەبارەک و تەعالا ئەم شتانی لەسەر ئێمە واجب کردو و دایناوە هەمووی بۆ مەسلحەتی خۆمانە حەچی نەخوای پەروەردگار هەموو سەرزەوی مەعسیەت کە خوا هەر خوایە هەموو سەرزەوی بەندادی وە خوار خوایە بەڵام ئەمانەی داناوە بۆ ئەوەی ئێمە لە خەڵکانێکی تر جیابێتەوە لیەمیزە الله الخەبیث من الطیب بۆ ئەوەی مسلمان لە غیرە مسلمان جیاب بێتەوە خێرکرد لە یەکێکی کە جیاب بێتەوە مسلمانێک لە خەڵکێکی تر ئێمە ئەگەر سەری سەلەفی ساڵحکەین ئێستەی خۆمان نابەم هەموو کۆم و کوڕیەوە کە هەمانە ئەگەر سەری سەلەفی ساڵحکەین سەری پیاوچاکان کە سەری ئەسحابی پێغەمبەرکەین صلی الله علیه وسلم کە ئەوان ئەم دینە چۆن کراوە بۆ بە کاڵای باڵایان ئەم عیبادەتانەی کە کردویانە تەسبیحاتی کردووە زیکری خوای کردووە هەمووی پێوەی دیار بووە هەمووی پێوەی دیار بووە ئێمەش ئەمانە کە خوای گەورە واجبی کردووە لە سەرمان هەمووی بۆ مەسلحەتی خۆمانە و ئەبێ خۆشمان بۆ خۆمان وە بکەین ئیستیفادەی لێ بکەین ئەی کاتێک کە تۆ باز لەوە ئەەکەی ئەڵێ ئیمامی عەلی باسی تەقوای لێ پرسن تەقوا چییە؟ چوار پێناسەیەکە یەکەمیان فەرمێ الخەوف من الجەلیل یعنی تۆ تەماشا بکە دووهەمیان ئەفەرمێ والعەمەل بالتەنزیل ئەم قورئانە تۆ تەخوارەوێت و کاری پێ بکەیت خوا بۆچی ناردوێت لە خوارەوە هەروە بە سات و ساکان نابێت تەماشایکەی ئەو جا دوای ئەوە ئەفەرمێ والعەمەل بالتەنزیل کە کار بەم قورئانە بکەیت دوای ئەوە ئەفەرمێ والرضا بالقەلیل بەو بەشەی کە خوا دایەتی پێی هەڵپە نەکەی بەم لاولاغا ئەم دینەوە لێ بکا لە شەی خراپ دوورکەویتەوە لە حرام دوورکەویتەوە لە بازار ڕاوەکو خەڵکێکی تر مەعامەلە نەکەی وەکو خەڵکێ دوورە دین ئەو جا ئەفەرمێ والاستعداد ليوم الرحيل خۆت ئامادەکەی بۆ ڕۆژی قیامەت ئەخە مسلمانی ڕاستەقیدە لە مردن ناترسێ هەر کاتێک یێت یاخوا بەخێر بێ هەر کاتێک یێت یاخوا بەخێر بێ بۆ چونکە خۆی بۆ ئامادە کردووە توێشوی حەزرە توێشوی پێەیە ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە کاتی سەرەمەرگا بوو نەخۆشیەکی گرت زۆر بێتاقەت بوو زۆر ناڕەحەت بوو نەخۆشیەکەی کوڕەکەی بۆ یەکگریا قەدەری خوا بۆ نەخۆشیە نەمرد دوایی کە چاک بووە وتی باوە بەخوا زۆرە بۆ گریام وتی بۆچی بۆم گریایی وتی لە کاتێکە کە تۆ زۆر بێت تاقەت بووی من ئەگریان بە زەویم پێاتاتۆ ئەموو باوە گیان بڵێ لا ئیلاهە ئیلا الله باوە گیان بڵێ لا ئیلاهە ئیلا تۆ و لا نایرێم ئەبوو بۆ دەگریام ئەم هەموو خزمەتە ئەم هەموو عیلمە ئەم هەموو دینداری کە تۆ کردو لە ئەخیرەکەەوە جوابەکەوتی کوڕەشینەکەم بەخوا من ئاگام لە تۆ نەبووە تۆ قسە لەگەڵ من ناکردەوە شەیتانی عەلەیه اللەعنە لە کاتی سەرەمەرگە لەو نەخۆشیە هاتوو بە دیارمەوە دەمێگەی و ئەحمەد ئەوە ئاوە بیخۆرە دەمێگەی و بە بە یەهودی دەمێگەی بێ بە نەسارا منیش جای ئەیوو شەیتانەیە بەڕانیە ئاوە ئەحمەد فتەنی چۆن لە دەسم دەرچووی ئەی پێم لەعین
بەخوا هێشتا تا ڕۆح لە قەفەزەی سگما بێ هەر لێ دەترسێت ئەو لایەنەی بۆ ئەو لا لەگەڵ شەیتانم بۆ قسە بۆیە ئینسانی مسلمان کە خوای پەروەردگار ئەم عیبادەتانەی لەسەر ئێمە واجب کردووە وە کەمێکیشی کردووە سەمانی ڕەمەزان وەکو جەنابەت فەرموود ئەگەر هەموو ساڵەکە دوو جاریکەی تیا تا خەڵک زۆر بێتاقە دەبووێ ئێستش زۆربەی زۆری خەڵکەیە کورە بەخوا باش پەکێکەوێ لە سەرەتاشەوە ئەڵێ کورە بەخوا دیسانیەخەی پێگرتینەوە دیسانیەخەی پێگرتنەوە خەڵکێک هەیە دلی پێ خۆشەوەکو سەلەفی ساڵحی ئێمە لە شەژمانی یەکەمایان و اللهم بەلغنا ڕەمەزان لە دوای ڕەمەزان کە ڕەمەزان خوا حافیزیە کرد و تەواو بوو دوعانە کرد خۆیان لێمان قبوڵ بکەیت ئێستا خەڵکانێکی تر هەیە ئێستا کە ئەڵێنەوە ڕەمەزان بەتەوە بخوا خەڵک هەبوو ئەم شەوی خۆزگە بەعی جەژن بۆ ئەتە نەجاتمان بۆ لە دەست بەڵام خەڵکێکی تریش هەیە دڵی خۆشە شاگەشکەیە کە ئەم شەو من ئێوارە ئەپارەم و یا ڕەبی خوایە ئەم شەو نەڵێن وەڵایی ئەم شەو جەژنە مانگ نەبیندێ یعنی دڵم بەوە خۆش بوو چونکە تەکمیلەی ئەو مانگە ئەمە میوانێکە بە ئاسانی هەروە ساڵێکی تر تەمەەن دەوانێ من پێی نەگەمەوە تۆ دەوانەیە ئەفلانە تۆ پێی نەگریتەوە ئەو پێی نەگاتەوە بگومان مامۆستا چەند ساڵە لەمە پێشانی ڕەمەزانی پار کۆمەڵەکە بوون لە خزمەت جەنابتا لە مزگەوتەکە و لە خزم و کەسوکار لەم ڕەمەزانەیە گەن نەبووە لەبەرەوەتەوە ئەو جارێکی تر ئەم مانگە پڕقەدر و بەرەکەتە لەوانە نەبێتەوە بە نسیبمان لەبەرەوە دائیمەن ئێمە دوعامان ئەوە بێ خوای تەبارەک و تەعالا کۆمەکیمان بکە و سوپاسی خوا بکەین کە مانگێکە ئەگەر دوو ڕۆژی تر درێژتر بووایە خەڵگەوتا بۆ بۆیانی هاواریان یاسا بۆ ئەگەر تۆزێککە درێژتر بووایە خەڵک لێ بێتاقە دەبوو بەڕاستیش ئێمە زەخیرەیەکی زۆرمان تیا خستووە و ئەم مانگی ڕەمەزانش خی گەورە خۆی باشتر ئەزانێ ئەیامە مەعدودات چەند ڕۆژێکی دیاری کراون کە خی پەروەردگار خۆی دیاری کردووە و ئینشاء الله ئێمە هەمومان بەسەری بەرز و بەڕووی سوورەوە خواحافیزی لێەکەین و داواش ئەەکەینە پارن و خوابی کاتەوە بەنسیبان بۆ مای ڕۆژ و تەواو نەبووە ئێمە دووشەم و پێنجشەمانمان هەیە ئێمە نۆمینی حاجیانمان هەیە ئێمە ئەیام البیضمان هەیە 14 و 15 شەڵانمان هەیە دووشەمان و پێنجشەمانمان کەسێ بیەوێ ینی ئەتوانێت لانی کەم ئەوە لەوێ سێ و لەوێش هەش نزیکی 11 ڕۆژ لە مانگەکە بە ڕۆژوو بێ بەهۆی ئەو زۆر باشە مامۆستا ئارام جەنابەت هەورامیت دام پێش بەرنامەکە زانیم هەم جەنابەت و هەم مامۆستا شێخ بادینیش هەورامی بەس مامۆستا شێخ بادین فەرمی من هیچ هەورامی نازانم ئەوە سەیرە دوایەوەشی لێ پرسم بەس مامۆستا ئارام جگەل لە قورئان خوێندن وازم تۆ بینیش لەگەڵ مناجاتی شاخراب نیوەنیە حەزەکەم مناجاتێکی هەورامیش شێعر و عرفان بەشەکە لە ئیسلام خۆ مەگەر سورەتێکمان نییە بە ناوی شعراوە والشعراء يتبعهم الغاوون ألم تر أنهم في كل وادي يهيمون إلا الذين آمنوا وعملوا الصالحات وانيا لەگەڵ ماوەسا شێخ بەهادین کە لێ دانیشتمون لە پرزگەکە وتم ماوەسا زانی وتە حەسەن زیرەکشتی بۆ پێغەمبەر وتوتی نەوەڵڵا تم چۆن تی وەڵا نەمزانیوە ئێوتم ئەم شعرەی کێ ماوەسا وتی کامەوتم لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند دەگەڕێن بێسەر و شوێن ماوە دڵی من دی بێخودە فەرموتم بێ خۆم حەسەن زیرەک وتێتی بەس نازانمایە زانیەتی بۆ پێغەمبەرە یان نا ماوەسای خالەقی زان بەڵێ نا ماوەسا خۆ یەکشتە عەرزکەم یعنی قەسمان چییە لێرەدا هونەر لە ئیسلامە با بڵێن تەکمیلەیە عنی ئێستا مەگەر خۆ ڕەسوول الله گیان صلی الله علیه وسلم بە حەسانی بن ثابتی نەوت ئیرمی فەدەیناکە بئەبی و ئومی ڕەمیان کە لێیان دەبە شعرەکانی دایک و باوکم بە قوربانت بن دەی باشە ئێستا گەر مامۆستا بەهادی نەگەر ئەم حەدیسەمان نەبووە بە یەکێکی بوو تا دایک و باوکی پێغەمبەر بە قوربانێ بێ بیڵێ هەموو خەڵک بابە مەلا بەهادین لە دین دەرچووە دێک کەچی کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی نەک یعنی دایک و باوکیەکە بە قوربانی حەسان بن ثابت لەبەرەی بە شعرەکانی ڕەمی با بڵێن مشریکین کە قەسفیان کا لێیاندا شعر بەشێکە لە دین ئەیفانیاتی ئیسلامی مەگەر خۆ ئێمە بڕۆ سەیری ئەحکام الغینا ئیمامی شەوکانی بکە بزانە چیە لێ لەبا ئێمە وازانین ینی خەلیفە عومەر ئەم فەقیرە هەر خەریکی گورز وەشاندن و شمشێر بۆ بڕواڵێ چی بە ڕیواەتی صحیح ناوێت ئەڵێ خەلیفە عومەر بە گۆرانی خۆی کردو بە ژوورە ئەصحابی بەدر لە شایی خۆیان نەدانیشتون حەدیثە هێنێکە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفوت لێ دراوە و کیژۆڵە شیعریان وت وشتیان وت وەرد با نەچنەوە تەفاسیلەوە بەڵام
تەماشاکەین ینی لای ئێمە ئەدەی تخواف سۆفی فلان یا کاک فلان مەولا سەلیەکمان بۆ بڵێ ئەها یەخۆ مەگەر مەولا سەلی چییە؟ خۆ مەگەر شیعر نییە پێک هاتەکەی بەڵام ئەگەر تایسە نییە کە ینی با بڵێن مامۆستایان و ئێمە و دوعاتی ئێمە زۆر احتیمامیان بەم جانیبە نەداوە کە لێلعلم بەشێکە لە ئیسلام عیرفانیات بەشێکە لە ئیسلام ئێستا بۆن منە کاگە ئەحمەدی موفتیزادە فەرمێ ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بووم بە پێغەمبەر صلی الله علیه و فەرمی ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بووم مەگەر هەر خوا بزانێ لە تۆوە گەیوە سەرمایەی حەیاتم تروسکەیەکی دەروون تامی ژیانێ لە من بۆ من يعني النبي أولى بالمؤمنين من أنفسهم لمن بومن لمن فرزو نزيكتر جرال بو صدقيان نوا كرجاني بهورامي الله يعني لريد بي صدقيان نوا كرجاني يخو ما قلمت شيء لجيجي كافرمي پردەی چەمپینەی سیپاڵی شڕت سرم وەسەرگەر دڵی پڕگڕت جا چەم لە زمانی هەورام یعنی چاو هەردوو چاوم چەمەکێم هەردوو چاوم لە سۆرانیا چەم یعنی بۆ جۆگەلێ وتێ بۆی نەڕووی ئاوی پیا بڕوە بەڵام لە هەوران چەمەکەم مامۆستا بەهادین چەمەکەم کاک فڵان یعنی هەردوو چاوەکەم ئەڵێ پەردەی چەمپینەی سیپاڵی شڕت پەردەی هەردوو چاوم بە پینەی جلە شڕەکانت بێ فەرشە کۆنەکانت بێ سرم بەسەرگەر دڵی پڕگڕت سەری ئەکا بەسەرگردی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە دایکی وەفاتی کردووە بێ تاقەتە بووی دڵم بەردەباز پا بێ پاڵاکە بە هەورامیانە دڵم بەردەباز بێ بۆ ئەو پایی تۆ بە پێغەم پایانی قاچت سەری پێت یعنی کە پێڵاوی لە پێکرێ حضورم احترام لە حضور جەنەبتانە دڵم بەردەباز پا بێ پاڵاکە ئەڵێ دڵم بەردەبازی ئەو پایی تۆ بێ کە پێڵاوی لە پێیانە بۆ شوانیت کردووە ڕۆحم بە فیدای قەد و باڵاکە ئاخ محەممەد گیان خوا چەند جوانە بێ لە چه حوسنێکا بوو بێ ئاخ محەممەد گیان تخوا مەگرە لێم خەجاڵەت بار خۆم بۆ قسەی بێجێم قسەم بێجێیە کە پێم وتووی پەردەی هەردوو چاوم بە پینەی سیپاڵە شڕەکانت بێ و سرم بە سەرگەردی دڵی پڕگڕت بێ و دڵم بەردەباز بێ بۆ پای تۆ کە پێڵاوی لە پێیان نییە ڕۆحم بە فیدای قەد و باڵاو بێ ئاخ محەممەد گیان تخوا مەگرە لێم تخوا لێم مەگرە من هیچ شک نابەم ئەمە زیاتر تەواو هیچ شک نابەم هیچم نییە مفلیسم هیچ شتێکم نییە تەواو ئاخ محەممەد گیان تخوا مەگرە لێم خەجاڵەت بار خۆم بۆ قسەی بێجێم کەی من قابلم بە قوربان تۆ بم کەی من قابلم بە قوربان تۆ بم من چیم ئەحمەدێکی ڕسووە دەی من بە قوربان باپیر دڵپڕ لە سۆت بم بە قوربانی ئەو باپیرت بم کە تۆی لە خۆگر لە دوای باوکە مرد بە قوربان باوک و دایکی ناکامت بە قوربان ئەبوو تاالبی مامت ئێمە زەندی ئەبوو تاالب چی دیفاعێکی کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم قوربان ئەوە بم دڵت بۆ بێرێ قوربانی ئەو کەسە بم کە دڵی خۆی بۆ بێرێ بە دڵ خزمەتێک بەجێگە بێرێ بە دڵ خزمەتێک بە تۆ بەجێگە بێرێ دڵێ بۆ دڵت بە دڵ ژانی بێ دڵێ بۆ دڵت بە دڵ ژانی بێ هەزار جار دڵم بە قوربانی بێ ئیتر سۆفیە ئیتر سەلەفیە ئیتر ئیخوانیە ئیتر کەسێکە کەیژ ناو نیشانێکی نییە من قوربانی کەسێ بم کە بە قوربانی تۆ بێ دڵێ بۆ دڵت بە دڵ ژانی بێ هەزار جار دڵم بە قوربانی بێ کێ گڕی حوبت بەربێتە گیانی کێ گڕی حوبی تۆ خۆشەویستی تۆ بەربێتە گیانی سەر و ڕۆح و گیان باڵاگەردانی ئیتر ئەگەر قبوڵم کەی ئەحمەلاتم ئەوم لە خزمەت تا قبوڵم ناکەی ئەوەتانێ مەگەر خۆ تەنها ئەو وای نەوتووە بەڵام لەم سەردەمەکە کەسێک توانی بێتی یعنی دڵ هەژێن بێ ناخ هەژێن بێ هەڵێن تخوا لە ئینفیرادیە ئەبێ دای مسلمان لە چەوسانەوەی ئابووە لە ئینفیرادیە کە سجنی تاکە کەسیە هەموو شەی ڕەسوول الله بینێ صلی الله علیه وسلم هەموو شەوەی بینێ کاتێ ئیکەنە ناو ڕەفیقەکانی و برادەرەکانی ئەوانەی کە لەگەڵی سجن بوون ناو برادەرەکانی شعرێک ئەنووسێ
ئینسان لە تێریە ناتوانێت هەموو شتێک بڵێ. لە جەرگەی جەمی یارانی گیانی، لە جەرگەی جەمی ئەو کەسانی کە من زۆرم خۆش ئەون، یارانی گیانیوانەی بەدڵ خۆشمەوێ. خۆم منیش هێشتر خۆم پێتەنیایە، من خۆم بێتەنیا ئەزانم، دڵم بە کەس خۆش نییە. تۆم هەبێت تەنها لە ئینفرادی، لام جەمە هەرچی خۆشی دنیاە. ئیتر ئەبێ ڕۆژانە بین ژنەکەمم خۆش ئەوێ، چاوی لە من سندوێتەوە، کوڕم چاومە و کچم چاومە و برام و چی 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 ئەبێ بێی دانیشی زیکرکەی، یادکەی، تەسەوفکەی، بزانە ڕەسوول الله خۆشەوێ یا پیاوەکە و ژنی ئەگەر ژنی، بزانە ڕەسوول الله خۆشەوێ یا ژنەکەەوە گەر مێردی، بزانە کوڕەکە و بزانە کچەکە و بزانە کامیان، نا سەروەتەکە و پارەکانی گیرفانێ، بزانە کامیان. ڕێک وەکو آخر زۆر جار ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆحم بە قوربانی دانەدانیان بێ. بۆیە کاگە ئەحمەد ئەفەرمێ بە قوربان باپیر دڵپڕ لە سۆد من، چونکە ئەزانێ چ سۆیەک لە دڵ یابووە کە پێغەمبەری ئامێزگرتوێتەوە. جامە کاگە ئەحمەد فەرمێ کردوێتی بەغینێک شێوەی غەزەلێک نووسیەتی، ئەفەرمێ وتی بە محەممەد بتۆ بچۆ شوانی بکە، من ئەوەی هەم بوو لە نەزرەکەی باوکتا دامنا، من ناتوانم پارەت بدەمێ ڕۆژانەڵێ بە چەند قیرادێکی کەم بووم بە شوان. یا ئەبوو تاالب لە تر خۆمان ئەزانین کە ئەم پیاوە چەند گیان فیدایی کردووە. ڕۆژێکیان زۆر سیر بوو بەلامەوە، عالمێکی شیعە لە هەفتا و سێ سەرچاو بوو، تۆشی درۆ نەبووم ئینشاءالله، یا هەفتا و چوار سەرچاوی سوننە بوو، هێنای کە ئەبوو تاالب بە ئیمان نەمردووە. دەی زۆرێک مامۆستا ئێمە ئەم قسەیان یانی ئەەکەی بە غەریب بێزانی، بە قوربان باوک و دایکی ناکامت، بە قوربان ئەبوو تاالبی مامت. خۆی کە بە قوربانی ئەوانیش ئەڵێ من بە قوربانی هەر کەسێکە بم کە تۆی خۆشویست بێ، من هەرکی کەسم نییە، من چیم؟ جا ئەڵێن لە مەولەیەوە فەرمێ کاتی مەولود بووە، ئەگەر بیرم کەوێتەوە خوای گەورەی ئینشەڵڵا سراحەتێکیش بکەین. بەڕێزان گەڕاینەوە لاتام و پێشەوەی بچینەوە لای میوانەکانم، ئامادە پێشەوەی بچینەوە لایەن. پێم خۆشە باسێک لە سپۆنسەرەکانم بکەم. سپاس بۆ MK شۆپینگ کە ناونیشانیان لە جادەی کاک ئەحمەدی شێخە، سەر و مزگەوتی گەورە لە بازاری بەختیاری یەکەم دوکان، هەروەها باخان حیجاب کە ناونیشانیان لە بازاری ئاوباریکە لە نهۆمی دووەم لە دوکانی 120 ئەگەریستان دەتوانن سوودمەند بلێ. فەرموو کاک دانان. مامۆستا گیان پرسیارێکی گرنگ هەیە، ینی ئێمە باسمان لەوە کە چۆن لە عیبادەتەکان بەردەوام بین لە دوای ڕەمەزانە. ئەگە هەڵە نەبووەزم حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم باز لەوەکە لای خۆی پەروەردگار ئەو عیبادەتانەی کەمن و بەردەوامن خۆشەویستترن وەک لەوەی کە زۆر بن. ئەمە جیا مانگی ڕەمەزان تۆ لە مانگای ختمەکەی، شەو نوێژەکەی، تەراویحەکەی، ئەم هەموو ینی عیبادەتەکەی خۆت فرمووت ناکرێ ئینسان ئاوا بەردەوام بن. بەڵام ئێمە چی بکەین، چ ڕێگەیەک بگرین بۆی کە ئەمانی کردومانن لەم قوتابخانەیە لەم فێرگەیەکە وەرمان گرتووە بە درێژایی ساڵەکە تا ڕەمەزان داهاتوو کەم کەم لەسەریان بەردەوام بین و ئەگەر زۆریش نەبێت کێشەنێ بەڵام بەکەمی بەردەوام سەر بین ئەوە عیبادەتانە. بەڵێ لە ڕاستیە ئێمە ئەگەر دیقەت بین لە قورئان و فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، خوای گەورە لە یەکێک لە ئاەتەکانە، لە یەکێک لە ئاەتەکانی قورئانە باسی ئەوەمان بۆ ئەکا کە بەردەوامبوون لەسەر کار و کردەوەی چاکە سارد نەبینەوە. لە یەکێک لە ئاەتەکانە ئەفەرمێ ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا. مفسرون وعلماء تفسير بوا باس أكن أفرمون لكاتي خوي لما كا ئافرەتێک هەبووە، ئافرەتەکە تۆزێک وەکوبرەی نوقسانی عەقڵ بووە، خەریکی خوری ڕستن بووە، خوری ڕستووە، تەشتێکی پێ بووە، دەر خەریک بووە لە بەیانی تا نیوەڕۆیە درەم، دوای نیوەڕۆ، لە دوای نیوەڕۆ حەچێکی ڕستووە چوو هەڵێوەشانەوە، تیکایە بەسەریەکە وەکو مناڵ چۆن ئەو ساکانوی یارە باجێنە یاری باجێنەیەکەکەن خانوو دروست دەکا و سەقفێکی بۆ دروست دەکا و خۆشە و دڵی پێ خۆشە و بەندەقەکەی با لە دوای شەقێکی تەڵامی بڵاوە کاتەوە ئەفەرمێ خۆیتەوەتان نەکەن وەکو ئەوە وابن
کە ئەمە پیشەی بوو کار و کردەوەی بوو ئیشەکانی خۆتان ڕەنجەکەی خۆتان هەڵوەشێنەوە ئێمە لە مانگی ڕەمەزانە هەموو یەکێک لە ئێمە توێشومان خستووە مەڵۆمان خستووە لەو زەرعی کە کردومانە تۆمان چاندووە هاتۆتە بەرووبووم تێمە علەما بۆیان باس کردوین و فەرمودەی پیامبەر صلی الله علیه وسلم مانگەکان کێتە پێشەوە لە سەرەتاوە ڕەجەب ئەلەمانی تۆ چاندنە شەعبان مانگی ئاودانە ڕەمەزان مانگی دوورێنێ ئەی دووریتەوە خەرمانەکەمان مەڵۆ هاتوین کۆمان کردووەتەوە کردومانە خەرمانێکی گەورە لە جەژناکە ئیتر بەیانی و دوو بەیانی جەژنە ئەم ڕەنجەی ئێمە بۆتە خەرمان و کۆمان کردوێتەوە بەرزە بێت بۆ لای خوا لێمان وەرە ئەگرێ ئەگەر بە جوانی گەیان بێتمانە شوێنی خۆی ئەفەرمی ئەوە نەکەن بەدەستی خۆتان ئەم خەرمانەدەن کە شقاتێکی پێوێن بیسووتێنن ئەم ڕەنجی مانگەتان خۆتان کردوتۆ لە شەو نوێژ لە قورئان خوێندن لە خەیر و خێرات لە سیلەی ڕەحم چاکەتان کردووە نەکەن مامساجارە بە قسێک دایانینەوە ئەڵێ نەجاتمان بوو ترەوەک وایشمان نەکردبێ لە پێغەمبەری صلی الله عليه وسلم کە خوای گەورەم ئاەتە ئەفەرمێ ولا تكونوا كالتي نقضت غزلها تۆ بەڕاستی شێتیە ئینسان ڕەنج و بەرووبووم و ماندووبوونەکەی خۆی بێنەدەن شش قاتی پێوە بیسووتێنێ کۆتایی پێبێنێ کەس عەقڵەوە ناکات عاقڵ ئینسانی عاقڵەوە ناکات ئەبێ ئینسان بە سەریقە ئەم هەوڵ و ماندووبوونەی خۆی بەرجەستە بکە بیگەێنێتە مەنزڵ کەوابێ هەر لە ڕۆژوو لە نوێژەکان لە خێرکردن لە شەو نوێژ لەمانە کەم هەمان کەمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەزەتی عائیشە ئەپرسن لە کاروکردەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاروکردەوەی چۆن بووە لە زۆرێک لە فەرمودەکانە هەڵس و کەوتەکەی پرسیارە کرێکانە خولقوه القورآن لێرە لە کاروکردەوە لە عیبادەتەکانی ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کان عەمەلوه دیمە یعنی کاروکردەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام بوو بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لێیان پرسی کام کاروکردەوەیە لای خوا زۆر خۆشەویستە ئەی الأعمال إلى الله أحب إلى الله قال أدومها وإن قل ئەوەی کە بە بەردەوامی ئەیکەی با کەمیش بێ با کەمیش بێ مادەم بەردەوامی ئەیکەی تۆ دایم دەسر لە خێرایە دایم دەسر لە خێرا مادەم کەمە من لە دوای ڕەمەزان وکو جەنابەت ئاماژەت پێ کرد ئێمە خوای گەورە کۆمەڵەشەی چێزانێ بۆ ڕەمەزان لە دوای ڕەمەزان کە تەوام بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم نافەرمێ من صام رمضان ثم أتبعه ستا من شوال كان كصيام الدهر هەر کەسێک بە جوانی بە ڕۆژوو بێ مانگی ڕەمەزانی بە جوانی گرت بێ حەقی خۆی پێدا بێ لە دوای ئەوە 6 ڕۆژ لە شەعبان لە شەوال من ئەمەش لێرانە و کوبرەی بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست هەندێک خەڵک هەیە هەر لە دوای یەکەم ڕۆژی جەژن ئەڵێ بەخوا باسارد نەبمەوە تا گەرمم لەسەری دەستەکا بە ڕۆژوو گرتن ئەم چەند ڕۆژی جەژنە خۆی تەبارەک و تەعالا کە بۆ ئێمە کردووە بە جەژن بۆ موسڵمان ڕۆژی خواردنە تۆ ئەبێ پشوویەک بی ئیسراحەتێ بکەی وەکو لە مانگی ڕەمەزانە خۆت گرتوەوە لە هەموو لەزەتەکان لە جەژنە ئیسراحەتێکی پشوویەگەی ئەم 6 ڕۆژە ئەگەر لە هەفتەی یەکەم و هەفتەی دووهەم و هەر جاری دوو ڕۆژیش لێی بگری خۆی گەورە قبوڵێکن چونکە پیامبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ستا من شەوال 6 ڕۆژ لە شەوال نەیفەرمووە بە دوای یەکە وەکو ساڵەکەم بوو بە ڕۆژوو بێ وایە معنای وایە ئەم عیبادەتە بۆ ئێمە بەردەوامە بەم 6 ڕۆژە یعنی وەکو نەپسراوی هەموو ساڵەکە بە ڕۆژوو بووبی چونکە لێرەوە ئەمە سیە سی دەی بە 300 ئەگەر سێ بکەی ئەمیش لێرە 6 ڕۆژە 6 دەی بە 6 ئەمە 360 ڕۆژەکەی ئەگەر سێ بکەی جەژنەکانی لێ دەرکەی لەو لاشەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێمە ئەم بەردەوامیە ئەوە تا دوو ڕۆژی دووشەمانە ڕۆژی پێنجشەمانە ئەیام البیضە بۆکو خۆمان ئەڵێن نۆمینەی حاجیانە ئەوە محەڕەمە ئەوە ئەم ڕۆژوانە بۆ ئێمە بەردەوام بۆ ئێمە نەبچڕین هەمیشە لە عیبادەتا بین هەمیشە لە خزمەت ئەم پەیامە جوانەیە بین ساردبوونەوە کە ڕووی تێکردین ئەوەتە شەیتانیش فرسەتت لێنێ باوەڕ بفەرموو شەیتان بە قسەی زۆرێک لە عولەماکان ئەوەیە شەیتان وازی لەو خەڵکە هێناوە کە لە دەرەوەیە شەیتان دائیمەن لە گیانی من و تۆی نوێژ خوێناوەت یاچی بۆ مزگەوت هەورامی پەندێکیانەیە ئەڵێ پادار بگرە بێپا لە بەردەستایەوە نیە ئەوە دەستی خۆش بە مامۆستاجان
بەردەوامی فەرموو لە خزمەتتان ئەچینە لای مامۆستای بۆ آخر وتەینە لای جەناب مامۆستا وەزەولوێتر دەنگی ئاهایە ناتوانێت قورآن مامۆ بکەین بەڵام پێمان خۆشە لە بواری ئەدەبیاتەکە گەر وازم بە شعرەکەی مەولەوی ئابووین بەڵێ بۆمان باس بکەیت مامۆستاگەن وەک کاک ئەحمەد فەرمێ خەجاڵە دوێم منیژم شو خەجاڵەتم نەمتوانی لە خزمەت قورئانا بم چون قورئان سەوتێکی تەواو تەواوی ئەوێ ینی کامل بێ نەتوانی شتێک بڵێ باش نییە جا قەطعمان لێرەیە کرد کە مەبەستمان پیاو چاکم عند ذکر الصالحین تنزیل الرحمة جنابی مامۆستا جنابیان گەورە و سەروەری ئێمە زیاتر لەو مەجەلە فەرمی عند ذکر الصالحین تنزیل الرحمة لە پاس باشکرد لە پاڵ باسکردنی ژیانی ساڵحین ڕەحمەتی خوا ئەبارێ بەشکم ئینشەڵڵا ڕەحمەتی خۆی ببارێنێ ئەمشەو بەسەرمانە بەم سەرم کەناڵە و ئەم مەجلیسە ئەم شوێنە یا بەرەکەت کێتە تەمەنیەوەشەوە ئەفەرمێ ئەی دڵمزگانی ئامان کۆچی یار مژدە بە دڵی خۆی ئەدا مەولەوی قسە لەگەڵ جەستەیەکە ئەی دڵمزگانی ئامان کۆچی یار ئەی دڵمژدەت لێبێ وا کۆچیار دیارە مناسبەی مەولودی پێغەمبەر بۆ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم شای شاڵی سەردا شای هەموو شادی و خۆشیەکان سەری هەڵدا غەمان کرد فێرار ئیتر غەمەکان هەموو فیراریان کرد تەواو مناسبەی ولادەتی ڕەسوول صلی الله علیه وسلم نزیک بووەتەوە ئەی دڵمزگانی ئەی دڵمژدەت لێبێ ئامان کۆچیار وا کۆچیار هات نزیک بووەتەوە لە دایکبوونی ڕەسوول الله صلی الله علیه وسلم نزیکە شای شادی سەردا غەمان کرد فێرار شای هەموو شادیەکان چاک لە دڵی خۆی تێگەیشتووە سەردا سەردانی سەری هۆردا یعنی گەیشت هات غەمان کرد فێرار یاسەر غەمەکان هەموو ڕایان کرد با بردی تەواو ها گەرد و غوبار مەحمەڵ دیارن ها لە هەورامیا ینی ئیش ئەشارەتێکە وەکو چۆن لە عەرەبی ئەڵێ فی حرف جەڕە بۆ نائۆشتە ها لە زمانی هەورامیا هۆها دەستی درێژەکانی ئەوە تاها دیارە لێرەوە دەسە خاتە بەرچێ ها گەرد و غوبار مەحمەڵ دیارن جا من لە زەمەنی چاوساقیمە بیرم یەکە ئاوە دەسەخێت هێرە تۆزێ وەکو دووربین هێنێتە پێشەوە ها گەرد و غوبار مەحمەڵ دیارن ها گەرد و غوباری مەحمەڵ بەو کەژاوەیان وتووە کە لەسەر ئەسب بووە یا لەسەر ماین بووە یا لەسەر حشتر بووە کە یەکێکی تیابوو بێ مەحمەڵ بەوەیان وتووە ها گەرد و غوباری مەحمەڵەکە دیارە قافڵەکە دیارە هات تۆ هەستە سەر پێ مەولەوی هەستە دەی هەستە غیرە تێبەر ها گەرد و غوبار مەحمەڵ دیارن دەک لێڵاویت بۆ چۆنت قەرارن ئەڵێ دەک کوێرای دایە مەولەوی چۆن قەرار ئەگری دانیشیت و کاتی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم نزیک بووەتەوە تۆ سێری ئەم دوعای لە خۆیەکە ئێستا زۆر جار ئەگریم بۆ چاو بێتاقەتە بم بۆ چاو حەزەکەم سەفەرکەم بۆ بازار ناتوانم بڕۆم بە تەنیا هێندێ شتەیە بیخوێنمەوە ناتوانم بیخوێنمەوە جاری وای حەزەکەم ئێستا من حەزەکەم و خوشکەی خۆم ببینم یە تۆ ببینم مەگەر خوا شتێکت بداتێ بە ڕۆحیەن تێبگەی ئەگەنە حەسەکی باوەشکەم بۆ برایە بۆ نیەکەی لێ دیانی محەبەتت زیاتر ئەبێ ها گەرد و غوبار مەحمەڵ دیارن چۆن دوعا لە چاوی خۆیەکە دەک کۆراویت بۆ دەک لێڵاویت بۆ لێڵاویت بۆ بە هەورامی یانی تر جارێکە بیبینی نەبینیتەوە مەولەوی چۆنت قەرارن چۆن قەرار ئەگری ئیتر وا ئەم مناسبەی نزیک بێتەوە لە شوێنێکە ئەڵێ چی دیدەم و دیدەت شای شیرین چەمان سەرەتام شعرم لەبەر کرد لی تێ نەگەشتم ئەڵێ بە پێغەمبەر سەبی من بیرم یە کە سێری چاوی دایکم مەکرد بە مناڵی خۆم لە ناو گلێنە چاوی ئابینی هەر سێری ئازیزان کە خۆتە بینیتەوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ دیدەم و دیدەت مامۆستا بەهادین جەنابیان زان لە هەورامیا یعنی ئەوەندە چاو ببڕمە چاوی تۆ خۆم لە ناو چاو تا ببینمەوە دیدەم و دیدەت شای شیرین چەمان ئەی شای ئەو کەسەی تر چاو جوان نییە وەکو تۆ چاوی جوان بێ فراقت قامت کردم و کەمان فراقی تۆ کە لێم دوورکەوت من دوورکەوتمەتەوە لە تۆ باڵای وەکو کەمان لێ کرد و ماوای لێ کرد مەزاق بە هەورامی کۆن یعنی مێشک هێن تاڵی دووری تۆش چەشتن ئەڵێ مەزاق یعنی مێشکم ئەوەندە تاڵی تۆی دووری تۆی چەشتووە هوناوەکەی چەم سەرزەمین ڕەشتن ئەڵێ هوناویەکەی چەم ینی فرمێسکم نەماوەتر خوێنیە بە چاومە بەردەمی خۆمی ڕەنگ کردووە هوناوەکەی چەم سەرزەمین ڕەشتن سەرپەیکانەکەت بڕیان ڕەشتەی دڵ
برژانگی پێغەمبەر وەسفەکە بە نووکی ڕم ڕمیان هەڵاواوە سەرپەیکانەکەت بڕیان ڕشتەی دڵ ئەڵێ ئەو تێڕوانینەی تۆ بۆ من ینی برژانگی پێغەمبەر وەسفەکە بە نووکی ڕم کە ناو هەناوی ئەمی بڕیوە سەرپەیکانەکەت بڕیان ینی بڕیەتی ڕشتەی دڵ و ناسۆر کەفتەن و ناتوشی ناسۆری کردووە نەخۆشی بووە دایم مەدۆ چڵ لە هەورانیانی ئێش دایم مەدۆ چڵ سەمتورە سینەم وەزاهێڵەی بەرز مەولەی لەکوێ سەمتوری بینیەوە جیازی سەمتوری لەکە لێ ئەدەن مۆسیقا سەمتورە سینەم وەزاهێڵەی بەرز ئەڵێ سنگم بۆ بە سەمتور لێ ئەدا بە زاهێڵەی بەرز بە دەنگی بەرز مەژەنۆ نەوای دوورید وە سەڵ تەرز ئەڵێ سەمتوری سنگم ئاوا لێ ئەدا وەکو چۆن کەمانەکە لێ ئەدا لەکوێ بینیوێتی چۆنی بینیوە نازانم ئەڵێ سەمتورە سینەم وەکو سەمتور وایە وەزاهێڵەی بەرز بە دەنگی بەرز مەژەنۆ نەوای دووری تۆ یعنی ئەڵێ دەنگی ئەڵێ هاوار و ناڵەی هێت بۆ دووری تۆ وە سەد تەرز بە سەد ڕێگە بە سەد جۆر بۆ جوانیەکەت بۆ عەقڵ و کەمالەکەت بۆ ئەدەب و بە پێغەمبەر ئەڵێ سەڵڵا عەلەیهی وسەلەم مێژەنە و نەوای دووری دووە سەد تەرز جا دوایش ئەڵێ چی گلاراوەکەی جەتۆ جیامن گلاراو ئێستا ئۆتیسمی پێڵێن ئەڵێ گلاراوم گرتووە لەبەرێکە لە تۆ جیا بوومەتەوە گلاراوەکەی جەتۆ جیامن وەخت و لواکەی ئان ئەوە نامامن گلاراوم گرتووە بۆ دووری تۆ جێ بەخۆم ناگرم ئەچمە دەڕۆ یەمەوە ژوورەوە وەخت و لواکەی ئەوە نامامن ئیتر وەختی ئەوە مەکە بمرمونەیەمەوە گیاکەی هەستیم پوشەکەی پای چەم وای مسکین پەنا بەردش پێی عەدەم جا دوای ئەڵێ چی ئیمشەو وە هەر حاڵ دیارە شەو بۆ ئەم شێعرێ بۆ هاتووە ئیمشەو وە هەر حاڵ شەو بە ڕۆژ بەرون ئیمشەو بە هەر حاڵ ڕۆژ ئەکەمەوە ئەی خوا سامەرگێ سەحەر چێش کرد ئەی خوا من بەیانی تر مەرگی من چی بکەم بۆ بەیانی دیسان نەکەوێتەوە یادی من دیسان دەستکەمەوە بەم شین و شەپۆڕە بەم شێوە لە شوێنی کە ئەم کۆپلێژ ماوەدای لە برنە جەنابی مامۆستا جەنابتانەکەم ئەڵێ حاڵ و من ئێستا خەیلێ خەتەرەن ئەبێ ئاوا تەسەوف بکەی حاڵی من ئێستا غێلم زۆرێک لە مەلای ئێمە دوورە لە تەسەوف و بابزانی برا وەڵڵا بیللاهی ئەوەی کە عالم بوو دوعات بووە بێ لە پێش هەموو شتێکە تەسەوفی هەبێ تەزەکیر تەسکیەی نەفسی بکە تێگەی علمی پێ نییە قسە ئەکا تەسکیەی تەفسی نەکرۆ قسە ئەڵێ چی حاڵ و من ئیسە خەیلێ خەتەرن حاڵی من ئێستا زۆر خەتەرە مەولەوی ئەڵێ چی ئەڵێ بۆ دەفتەرم جەڕووی ویم سیاوتەرن ئەڵێ دەفتەرەکەم لە ڕووی خۆم ڕاشترە منیش ئەڵێم وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم زۆر کاتم لێگەرتم بڵێ مەوسەمە کاتمان نەماوە پێمان خۆشە کۆتا پەیامت بۆ بینەران و بیسەرانی کەناڵی پەیام چونکە ئەمە کۆتاتەوەری سیگەوهەری ئەم ساڵمانە پێم خۆشە گەر شتێک مابێت بە گرنگی بزانی لێرەوە بیگەینێت ئینشاءالله وەڵای جا ئێمەوەمانی ڕەمەزان بە پایان گەیشت و خواحافیزیمان لێ ئەکا و داواکەن خوای گەورە بمانگەێنێتەوە ئەمانگە ڕەمەزانە و عیبادەتی ئەمانگەچی لێوەرگرتە بین ئێمە کۆمەڵێشتمان هەیە لە دوای ئەمانگە ڕەمەزانە پێویستە بیکەین کار و کردەوەکانی ئێمە هەمووی مربوطە بە بەیانی و دوو بەیانی عیبادەتەکانمان کاتێ ئەچین بۆ نوێژی جێژن گوێ لە وتارێکە گرین بەشداری ئەو مەراسیمە گەورەیە ئەەکەین کە سونەتێکی موئەکەدەیە ئەمەلەکانمان ڕاوەستاوە بەوەی کە ئێمە لەگەڵ مسلمانانە سینەمان ساب بێ گەردەنازایی لە یەککەین بغز و کینە و ئەوە بەرامبەری هیچ کەسێک بەکار نێنین جێژن چوینە مزگەوتەکە پشت لەمو لەو نەکەین لە پێش هەموو شتێکەوە کە ئەچینە مزگەوت ئەوانەی کە ئێمە پێویستمان پێێتی زەکاتی سەرفترەمان داوە و ئەوە عیبادەتمان کردووە و هەموو شتێکمان تەواو کردو ماوەتەوە سەر گەردن ئازایی کە خوای گەورە ئەفەرمێ لە هەموو کەسێک خۆش ئەبم لەمانە تەنها دوو کەس نەبێ موشریک وەک کەسێکی لەگەڵ براکەی لەگەڵ خزمەکەی لەگەڵ دۆستەکەی دەنگی دابڕێ و قسە ناکە ئەم و شاحین ئێمە بەرەو ئەو جەژنە ئەڕۆین هیوادارم ئێمە بۆ زووچینەی ڕابردوو هەموو فڕە بەینواز لە هەموو شتێک بێنین فی سەبیلیللا لەبەر خاتری خوا گەردنی یەکتری ئازاب بکەن چونکە ئێمە بەو جۆرە بەو سینە سافیە بەو پاکیە خوای گەورە عەمەلەکانمان قبوڵەکە بۆی کاروکردەوەکەمان ڕەتکراوە نەبێ یەکشت ئەڵێم بۆ بینەران کە ئێمە ئەگەر تەماشا بکەیت لە ڕابردووی سەلەفی ساڵحی ئێمە
خوای تبارک و تعالی بەرامبەر بە بڕوادار ئەگەر ڕاستکەین خەڵک لە چاو لە ئێمە بکە خەڵک لە ئێمە هیدایەت وەربگرێ خەڵک چاو لە ئێمە بکە ئێمە بە کردار ئەبێ بیسەلمێنین کە موسڵمانی ڕاستەقینەین شتێک عەرزیەوەی بەڕێز دەکەم لەوانەیە لە هەندێک شوێنە وەکو برێ ئەمە مبالغەی پێوە دیار بێ کاتی خۆی باسی شێخی سعدی ئەڵێ نیازی سەفەری کرد بڕوا بۆ سەفەری حەج ڕێی کەوتە منتیقی و کۆم کوردستانی خۆمان شاخ و ئەشکەوت و ئەمانەی زۆر دیایە بە پێش ڕۆشتون کە ڕێککەوتە ئەشکەوتێکەوە کە چووەنا ئەوشکەوتەکە بۆ شەو خۆی بپارێزێ لە درڕنە و ئیسراحەتێکیشکا هەستی کرد دوو کەسیکە لە ناو ئەشکەوتەکان هەستی پێکردن نەیەزانی ئەمانە چین و چکارن تا بەرە بەیانێک بۆی معلوم بوو ئەمانەش بۆ عیبادەت هاتوونەتە ناو ئەشکەوتە بۆ خواپەرستی کە دیقەتیش ئەغا خواپەرستەکەیان لەگەڵ خواپەرستی ئەمە جیاوازە دوایی هەستەکە یەکێکیان جوولەکەیە یەکیان گاورە بەلایەوە زۆر خۆشیشە کەسێک هێشتر لایە زال کە خواپەرستەکە ئەمە پێمان خۆشە مسلمان وایە حەزەکە خاموو کەسێک ڕوو لە خوا بکە ئیتر هەرچی چۆنێ ئەیکا مهمە خوا بناسێ بەڵێ بەیانی کە ڕۆژ بۆەوە یەکێک لەو دوو کەسە چوونە دەرەوە مسافەیەکی زۆری پێشوونە تێپارانەوە لە خوا و دوای تۆزێک خوانێکیان بۆ ها ئەویشیان بان کەوتیانەوە تۆ شەریک بە لەگەڵمانە لە خوانەکە نانیان خوارد نیوەڕۆیەکە تریان چوو بەدەم ئەوەی کە داوای کە خواردنێکیان بۆ بێخوای گەورە لوتفی هەیە لەگەڵیانایکە دلی نەرمە بێم فەقیرێک مسلمانێکە چێ بۆ لایەن ئەڵێ بەدەمە و ئێوارە بە ئیشارەت تێوتیان نۆرەی تۆی ئەڵێ منیش دیقەتی ئەمانەیە ئەمان دوو نیوەڕۆ خواردنێک و ئێبانی خواردنێک هات و من چوومە دەرەوە سرم بەرز کردەوە بۆ لای خوا ئەم شیعرەی کە خۆی فەرموویەتی وجا شعری ئەوانش هیچیان بێهۆ نەبووە چۆن قورئان ئەسبابی نزولی هەیە و فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەسبابی ورودی هەیە ئەمانیش لە خۆیان وشتیان نەوتووە بیگوشی باشتر دوو دقەشداوانەوە سودۆکە بەرنامەی یاڕیکۆ ئەڵێ ئەی کەریمێکی ئەس خەزانەیە غەیب گەبر و تەرسا وەزیفە خورداری دوستان را کجا خونی مەحروم تووکی با دوشمنان نەزەرداری خوای خاوەن بەخشندە و میهرەبان تۆ لە ڕۆژی ئەزەل کە دنیا و دروست کردووە گاور و جوولەکە هەردووکیان بەیەکۆ ڕێز کردووە نانت داونی خزمەتی کردوون ئەی چۆن دۆستەکانی خۆت نزیکەکانی خۆت ئەوەی شوێنی دینی ئەم محەممەدە کەوتۆ شوێنی ئەم پەیامە کەوتووە چۆن ئەوانە مەحرومەکەی لە کاتێکە تۆ بۆ دوژمنەکانی خۆت ئەوەندە بە بەڕەحم و بەزەید ئەڵێ خوانێکیان بۆ های لە خوانی ئەوان باشترە دوایی ئەم دوانە هەردووکیان وتیان تۆ چیەکەی وتی من شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمێ بچم بۆ سەفەری حەج هەردووکیان ئیمانیان هێنا و لەگەڵی ڕۆژن سوود سەفەری حەجەکەیان کرد ئێمەش وەکو موسڵمان ئەوە بەرەو جەژن ئەڕۆین ئێمە هەدەفمان وابێ بۆی خەڵکی تر چاومان لێ بکا بڵێمانە قوتابخانەی مەدرسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم مانگا فێری کۆمەڵە شتێک بوون کە ئەم کۆمەڵە شتە ئێستا تا بەرجەستەیان کردو لە ڕۆژی جەژنە وازیان لە هەموو شتێک هێنا و گەردن ئازاییەکەن خێرەکەن و یارمەتیان و خوای گەورەی یارمەتی هەموو لایەکمان بووە و جەژنەکەشمان پیرۆز بێ و ئەو کەسانەشی من وەکەوە ناڵێمان وەختی خۆیان و ڕەمەزان هات و ڕەمەزان چوو هەرچی نەیگەر ڕووی ڕەش بوو منەڵێم ڕەمەزان هات و ڕەمەزان چوو هەرچی نەیگر بێ بەش بوو خی گەورە بێ بەشمان نەکان مامۆستا شێخ بادین سڕاجین مامۆستایانی سپاس بووی کە لە کۆتا ئەڵقیسی گەوهر لەگەڵمان بووی هەروەها ئارامی شەیدان قورئان خوێن و ئەدیب و ئەوانەی تنازم کۆمەڵە بابەتی تریش کە خۆت پێت خۆش زۆر سپاس مامۆستا جان ئێمە حەزمانەکە زیاتر لە خزمەت بین بەڵام ستۆدیۆکە دوای ئێمە بەرنامەی تیاتۆ مارەکرێ بۆیە کاتمان نەمەوە لاشمان نەبڕاستی بینەرانی عزیز و خۆشەویست ئەمە کۆتا بەرنامەی سی گەوهری شەوان بوو سبەینێ کاتژمێر 4:30 گەوهری سەر لە ئێوارەمانە بێ و ئیتر کۆتایی پێ ئێمە لێرەوە داوای گردن ئازادیەکەین لە بینەر و بیسەرەکانمان ئەگەر قسەیەکمان کردبێ ئەگەر شێوازێک بەرنمەیەکمان کردبێ و بەدڵی ئێوە نەبوو بێ گردنمان ئازاکەن جژنیش لە ئێوە پیرۆز بێت چووکە لە سی گەوهری شەوان ناتان بینینەوە هەتا ڕۆژانی جژن و دوای جژن لە پەیامی ڕۆژ پێگەگەنەوە هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ
بەڵێ ئەزیزان وەکو کاکداناش ئاماژەی پێکرد ئێمە کۆتایی بە بەرنامەکەمان هەین بەڵامەوەی لە کۆتاییە سپاسێکی تایبەتی هەردوو سپۆنسەرم بکەم کە سپۆنسەری من و خاتو لەنیای کرد لە مانگی پرۆژی ڕەمەزانە ئەویش MK شۆپینگ بوو کە شۆپێکی تایبەتیان هەیە بەلەچکی خانمانەوەی توان سەردانی کەم سوودمەند بن کە ناونیشانیان لە جادی کاک ئەحمەدی شێخە سەر و مزگەوتی گەورە لە بازاری بەختیاری لە دوکان یەکەم هەروەها خاتو باخان حیجاب کە باخان حیجاب تایبەتە بە حیجابی شەرعی بۆ خانمان ئەویش ناونیشانی لە بازاری ئاوباری کە لە نهۆمی دووەم لە دوکانی 120 ئەویش کۆمەڵک بابەتی تازە و جوانی هێناوە بۆ جەژن بە هیوای کاتێک باش بۆ ملایەکتان دەست خۆش بێ مامۆستا جان دەستان خۆش بێ زۆر سوپاسانەکەین ساغ و سەرکەوتوو سەلام بێ خۆش